سڵای خوێندکاران گوێتان لێدەما بەخێر بن. ئێستا هیچ دیارە لێتانە؟ جاوا ناوەکانتانە. ئەمە جارێکە یعنی براوەکان دیاری ناکەین، بەڵام پێم خۆشە چەند ناوێکتان بشان بم لێکە تۆزە پێش ئێستا لە ناوەکان تەواو بووم یان نووسم بەنەوە یەکەم جار ئەمان سێرکەین. مانە جارێکە براوەکانین هاوڕێن هاوکوتم بۆی بزان کە ناوەکانتانە نووسیوە هەمووی. ئەمە ناوی یەکێکە بۆ نمونە. مەسەلە ئەمە ناوی یەکێکی ترە. باشە. بۆ نمونەمە بزانین ناوی یەکێکی ترە. جا هاوڕان تەسەڕم ناکردنە زۆر بن ئەمە لەوانەیە 20 کەس بۆ 30 کەس بەشداری بکات یا وەڵامی دروستی نووسی بێ، بەڵام زۆربەتان وەڵامی دروستان نووسی بوو. جا وەڵای ئەمڕۆ زۆر هیلاک بووم، بەڵام وتم مادەم بەڵێنم پیاون کە ڕۆژێ دوای بڵین هاوتمان تەنها 24 کاتژمێرە پێش بڕکێکەوتمان ڕۆژێ دوای ئەوە لایڤ بکەینەوەنێ تر بەڵێنم پیابوون ئەگەرنا بەخوا زۆر هیلاک بووم. جا با تۆزێ ئەوەی لێک نوێ خشیخێنینە ئەو سەبەتەوە باشە قوربان وەرم. اینجا بزانین ئەمڕۆ کێ ئەبێتە براوەی بابەتە قرتاسیەکانمان. خۆزان بابەتەکان چی بوون. تەمان پێش هەموو شتێک بۆ هەر کەسێک دێت چوو یەخوا پیرۆزی بێ ئینشاءڵڵا. ئەگەر هەر کەسێکیش دەرنەچووە زۆر ئاسایی وەریگرن و هێشتا پێشبڕکێ تریشمانە بێ ئینشاءڵڵا لە ئایندەیە. و سەرەڕای ئەوەش هێشتا پێشبڕکێکی ترمان ماوە تەواو نەبووە، وەکو ئاگادارن پێشبڕکێ مێز و کورسیمان هەیە، یعنی ئەمانە تەنها چەند بابەتێکی قرتاسیان. تۆ ڕەنگە ئەگەر بێت و مەرجەکان جێبەجێ بکەی لە ئینستاگرام یا لە تیکتۆکە ببێتە براوی مێز و کورسی خوێندن 130,000 دینار لە کۆڵەکەوتوانێ ئەمان و کۆتمان تەنها بابەتە قرتاسیەکانە بۆ یەکێک دەرەچێ. جاتر ئەگەر ئامادەن پێم بڵێن لە کۆمنتە دەکەین بعد پێش هەموو شتی ئەمانە خەمە ئێرەوە باشترە. بەستم. اینجا پێم بڵێن جا تا ناوەکانم هەڵنەبژاردووە لەگەڵ مەکتەبا چۆنن، لەگەڵ سایکردنا چۆنن، لە چ مەکتەبێکن، لە چ شارێکن، مەکتەبتان هەیە مەکتەبتان نییە، شووی بەهار چۆن بوو. کامێراکە تەڵخە ئێستش ئەمە ناوەکیارە بە چاکێکە چی ناوێکی دیارە لێرە با بچووکیان کەینەوە. ناڵم بەخۆ زۆر بەپەلە دروستم کرد بۆی ئەوە دەرچووە گەرنا بچووکترمە کردەوە، بەڵام زۆر بەپەلە بووم. یەکەم جار دوودڵ بووم لەویکە ئەڕۆ لایڤەکە بکەم دواتم ناقینا بێ بیکەم دانێکیش کەوتە خوارەوە. لە شاری کوێ بەتەزە کۆمنتەکانش خوێنینەوە. ئەم لە ناوەندیە خوا سەرکەوتو بن لە دهۆکی ئەزیز ڕێز و سڵامم بۆ خەڵکی دهۆکی ئەزیز و قەڵا کوێ قەڵات ئەزیز و هەموو شارە خۆشەویستەکانی تر هەیە. اینجا با تۆزە ئەوەی لێ بکەینەوەنێ هەرچەندە هەمووی ئێستا تێکەڵ بووە بەڵام دیسان بە ئەوەی لێکەنێ لە پێشاوتانە. جاناوم کێشەکەم تەنها ئەوەی کە ناوەکان نەکردم، من نامی هیچ ناکەم و هەرچەنە باوەڕکە ناوەکانی یوتیوب زۆری سعاجە وکە ئینستاگرام و تیکتۆک نییە. هەنێ ناو هەبوو بە کۆریقی ناکات کۆریکە تۆزە پیتەکانی ئاسانە بەس بە یابانی نووسرا بوو بەخۆم هیچ یابانی نازانم. دووسێ کەلیمە نەبێکەنە وشەکانیان هەر نازانم. وەلحەڵ بەڕای ئێوە حەزەکەن ڕەنگی زەرد هەڵبژێرین یا پەمەی؟ من نازانم. ئێوە هینێکم پێ بڵێن ڕەنگێکم پێ بڵێن. پەمەی پێم ئەمە جارێکە دوو پەمەی هاتووە سێ پەمەی هاتووە زەرد پەمەی کێفی خۆ پەمەی ئەگەرە بە پەمەی هەڵبژێرم. اینجا حەزەکەم ڵاکە ینی پێش بێ بووی کۆمەڵە بابەتی ترتان بۆ باسکەم بەڵام خۆتان نەزانن کەمێکی تر بانگەیات ئەبێ ینی مانگی عیشا زانە ینی دەرفەتێکی وانێ بەس ئینشاءڵڵا دوای ڕەمەزان لایڤی ترتان بۆ ئەەکەمەوانێ باشە تر قسە ئەکەین. هەستەکەم زۆربەی ڕەنگی پەمەیە باشە شینی هەرتیان نییە تەنها سەوزی نەزانم فسفۆریە لەگەڵ پەمەیە. یاڵڵا ئەزانم من چیەکەم من ڕۆکەم بۆ لاوە دانیکان هەڵبژێرم ینی نەدڵی ئەوانە ئاشکێنم کە پەمەیان هەڵبژاردووە نەدڵی ئەوانیش ئەشکێنم کە ڕەنگەکەی تریان ێ بەسای پێشم شتێمانە داخەم نەزانم بۆ ئەکرێنەوە. جاکوتم هاوڕێیان پێشبڕکێکی تریش لەبیر نەکەن تایبەتیش لە ئینستاگرام زوو پێشبڕکێمانە بێ لە پێیج
عندل ستيشنري دەست پێکەی بەم دەست پێکەم جاوکوتم من ڕۆکەم بۆ لاو نازانم چ ڕەنگە دەرەچێ خواکیلی فەڵام با بۆ کۆتاژار ئەوی دەکەین دانێ خۆڕۆگەین وەڵا زەرد هات بەدەستمەوە یاڵا بسمیلە یەکەم جا خۆم سێری کەم زانم ئاسانە بزانم پێش مشتی ئەو ناوی تایە لە کۆمنتەکانە یەکەم دانی بە ئێچ دەبێگە کامێرەیەکی تخۆ چ عیبی هەیە لای منەوە زۆر باش دیارە نازانم هەستەکەم ئەو کەسە کۆمنتی نووسیوە هەڤاڵ جی جی 4 ئێم ئای تایەتی هەڤاڵ زانم کۆمنت دەکات جا چکە یعنی بڵین پێشبڕکێکە بابەتە قرتاسیەکانە کێشەنی ئەگەر لەناو ڕای بیشانە بێت بەشکم کۆمنتە بنووسێ تیرروپشکی پێشبڕکێکمان ڕاگەیان پێرێ بوو ئۆسی ڤیدۆکان ناکەن بۆیە دوایش گلەی یەکەن تیرروپشکێکمان کرد بوو بۆ خوێندکارانی کە وەڵامی دروست ئەنووسن لە کۆمنتات تەنها بۆ ما 24 کاتژمێر پرسیارەکە ئەو بوو کە کەناڵی مۆم کەی دامەزرا وەڵامی دروست 15/5/2020 بوو یەکێکیش نووسی بووی 2021 یەکەمین ڤیدیۆدانا طبعا من کە 15/5 کەناڵەکەم دانا با بزانم هەر ئەو ڕۆژە ڤیدیۆیەکەم دانا چکە من 3-4 ڕۆژ پێش ئەوە ڤیدیۆشتم ئامادە کرد بوو تەنها لەسەر لۆگۆکە چاوەڕێ بووم ئیتر کە کەناڵەکەم ئەو ڕۆژە دانا ئەکسەر ڤیدیۆکەشم دانا بەڵام تر هەنێ ڤیدیۆم هەیە پرایڤەتم کردو ڕاستی پێم وتم پێشتر کە مۆسیقاوشتم لەسەر دانا بوو ئێستا ئەوانم هەمووی پرایڤەت کردووە وەرحاڵ بزانم هەڤاڵ هەر کۆمنتێکی نەنووسی بچتی لەکی هەیە جا هاوڕێیان و کوتم تازە با لە کاتی ئەوەش نەبم یاخوا پیرۆزی ئەم بەڕێزە بێت طبعا یەکشت ئەوڵە 75 کۆمنتم نووسیەوە با یەکشتان پێ بڵم من نەمود لە کۆمنتە هەر کەسێک کۆمنتی زۆر بنووسێ من ئەو نەجا ناوی خەمە تیرروپشکەوانێ گریمان تۆ 1000 کۆمنتیشی نووسیەوە تەنها یەک جا ناوتەخرێتەوە تیرروپشکەوە باشە ئەگەر نابەڵە کۆمنتی وای تیا بۆ زۆر بۆ بەڵام تەنها یەک جا ناوی خڕاتە تیرروپشکەکەوانێ جایتر وکوتم انشاءالله لە ئایندەیە پێشبڕکێ ترمان ئەبێ هەم لە یوتیوب بەڵام ئەبێ بە بەردامی بینەری ڤیدیۆکان بن یعنی لە ڤیدیۆکانە ڕەنگە لە ئەخیرا لە دەقی ئەخیرا پێشبڕکێ ڕابگەێنم باشە بزانم کێ تا کۆتایی ڤیدیۆکە بینەرە بێت باشە چکە مەرجە لەسەر ڤیدیۆکە ئەم جارە بنووسن پێشبڕکێمان هەیە ڕەنگە شتەکە سوپرایز بێت تەنها بۆ ئەو بینەرانی کە زۆر تا کۆتایی ڤیدیۆکە ئەمێن ناوانێ نووساوچی بۆ کێ دەرچوو بۆ کاک هەڤاڵ جی 4 ئێم ئای نازانم هەستەکەم ئەگەر من بڕاناکەم بتوانم لێرە تاگی بکەم نازانم بڕاناکەم وەرحاڵ دوایی لە ڕیپلی کۆمنتەکە ئەگەدارەکەینەوانێ یان ئەگەر هاوڕێتانە خۆتان پێ بڵێن اینجا ئەمەش ئەو ڤیدیۆ ئەمەش لایڤی ئەمڕۆمان وەکوتم ئینشاءالله لایڤی ئینستاگرامیشمانە بێ جا ڕەنگە لە ئینستاگرام و لە تیکتۆکیش لایڤ بکەینەوانێ دوای جەژن ڕەنگە ڕۆژێ دوای جەژن بێ ینی ئەمڕۆ سێم ڕۆژی جەژنە بڵین بەیانی تەواو بێ جەژن ڕەنگە ئەو ڕۆژە لایڤ ڕاگەێنین ڕەنگە ڕۆژێ ینی 2 ڕۆژ دوای جەژن باشە جا ئینشاءالله ئەو کاتە ئاگادارتانەکەیداوانێ ئەو کاتە بۆ برنەوەی مێز و کورسیەکەیە جا ئەو کاتە وەرەقەکان ئەمڕۆ وەکوتم مەجاڵم نەبووە ئابە گەورەی چاکمە کرد ئەو کاتە زۆر بچووکتری شەبێت ئەوەیەکێ هێڵاوانێ نه هەڤاڵ گەیمین هەڤاڵ گەیمین نازانم ئێستا دیارە لێتەنەوە چکە گەیمینیشی تیا بوو لە ناوەکانە بەس وەلحڵ هاوڕێیان وەکوتمان یاخوا پیرۆزی بێ با لە کاتی ئەوەش نەبم ئینشاءالله تا لایڤی ئایندە و تا ڤیدیۆی ئایندە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ بێت بە بەرداوامی بینەری ڤیدیۆکان ئەڵێ هەموو ناوەکان بکەرەوە لەبەر دڵی تۆ هەموو ناوەکانەکەم ئەمیان ئەڵەن براوەکە بوو باشە براوەکە بوو با بێگەن با هەڤاڵ گەیمین بێ گرنگ ئەوەیە ئەو کەسە دەرچووە ئەوە بڵین سپەرگێتی جا من ناتوان بێگرەس هاوڕێیان ئەمانە براوانی تەنها لەبەر ئەو ناوەکانەکەمەوە ئەفگا ڕفاهەت ئەوە ئەیە باشە اینجا ناوێکی تر با بکەینەوە ئەو کامێرەکە بۆ لای من ئەوە پیشانیە لە ئێوە دیارە
ئەمەیان تەسەور کەن یعنی باوەڕ ناکە لە یوتیوب بتوانی بە کوردی یوزەرنێم بنووسی یان ئاشتی عەلی بوو ئاشتی عەلی لێیی دووی اینجا زای ئەمەیان ناوی کێ بوو داهێن 3-4 ئەمەیان ئەمەیان ناوی چییە سرود بۆستن لێتان و دیارە سرود بەروەر 1975 هەمویان ناکەینەوە تەنها بۆ دڵنیایی خۆتان کە ناوی هەمووتان تەبعان نووسراوە بەڵام تر بۆی دڵنیا بن ئەمەیان گڵۆوی چەند من بەداش 15 متر ئەم خوێندەوە 15 متر یاڵا ئەمەیان وەڵی هاوڕێ نازانم چی بکەم تەڵخە ئەمەیان سیتایە ئەدی سیتا R6B یەکدوانێکی ترەکەنەوە ئەڕۆین ئەمەیان حەما قەڵابزێیی 578 جاریان بە ڕەنگی پەمەی بە لە بەردڵی ئێوە دی ئەمەیان گوڵ 5473 اینجا ئەمەش هو کۆتایی ئەکاونتین 12 عفو ئیتر وەکوتم هاوڕێیان ئەمانە براوەکان نەبوون تەنها لە بەردڵی ئێوە ناوەکان بخوێندراونێن باشە وتم بۆی نەڵێ ئەمە هەموو ناوەکانە ناوی منیان نووسیوە نووسیوە خۆنە خۆسە شتێکی لێ بابەتە کە هەرچەند کەنەڵ لە مۆم دوورە لەو شتانەوە بەڵام حاڵ وەکوتمان ئەو براوەکە بوو خەمە خۆ ئینشەڵڵا وەکوتمان پێشبڕکێی زۆر تایبەتترمان ئەبێ لە ئایندەیە چ بەڕێڵ لە لۆنگ ڤیدیۆ یان تا ڤیدیۆی درێژە چ لە بەشی کۆمیونیتی چ لە ئینستاگرام چ لە تیکتۆک ئیتر هاتینە کۆتای ڤیدیۆکە لایڤەکە نەک ڤیدیۆکە باشە هیوای سەرکەوتنتان بۆ خۆزم خوێندکاران ئینشەڵڵا پێشبڕکەی ئایندەیە بەشداری بکەن بەڵکو ئینشەڵڵا ئێوە جارب نەبراوە باشە بۆ یەخواتان لەگەڵ بێت